ئەم هەفتەیە دەست دەکرێت بە دابەشکردنی ئاردی ینی بەش ئاردی هاوڵاتیان کە ئاکام پێشتر دەوترا و ئاردی کە دەهات و هاوڵاتیان وەریان دەگرت دەیان فرۆشتەوە و سوودێکی ئەوتۆیان لێنە کوالیتەکەی باش نەبوو. بەڵێ بەڵام دەوترێ ئەم جارە ئاردەکە کوالیتێکی زۆر باشە و دەچینە لای گەیلان بزانین کوالیتی ئەم ئاردە تا چه ئاستێک باشە و هاوڵاتیان دەتوانن تا چەندێک سوودی لێ بین. بەڵێ گەیلان سڵاو لێ بێرە سەرم بابەتە قسەمان بۆ بکە. گەیلان بەیانیت باش. بەڵێ سڵاتە نەبێت بەیانی ئێوەش باش ینی بەش ئاردی هەشتەمی ئەم ساڵ چاوەڕ دەکرێت لەم هەفتەیە دەست پێ بکات تەنیا شاری سلێمانی پێم تۆزێکی ماوە ینی بەش ئاردی هەفتەم لەم هەفتەیە خوسەرەتای هەفتەی داهاتوو دەست بە دابەشکردنی بەش ئاردی هەشتەم لە سەرجەم پارێزەکانی هەرێمی کوردستان دەکرێت لەگەڵ ئەوەژە سەبەتە خۆراکی پێنجەمیش تەواو بووە لە ئێستاەوە ئامادەکاری کراوە بوو ئەویش بە هەمان شێوە بەشە ئاردی بەشە سەبەتە خۆراکی با بڵێن شەشەمیش لە هەرێمی کوردستان دەست بە دابەشکردنی بکاوکو خۆت بدت ئەوەی باز دەکرێت ئەم جارە بەشە ئاردی هەشتەم جیاوازە لە بەش ئاردەکانی دیکە کوالیتیەکەی زۆر جیاوازترە هاوڵاتیان دەتوانن بیکەن بە هەویرونان یانی کێشێکی ناوی پێویستی بە ئەو ئاردە نابێت کە لە بازار هەیە پێی دەڵێن ئاردی سفر لەسەر ئەو بابەتە نەوزە شێخ خامل بە ڕێبەرە گشتی بازرگانی هەرێم لەگەڵا زانیاری زیاترمان لەسەرم دوو بابەتە پێدات کاک شێخ سڵاو لێ بێت سوپاس بۆ دەرفەتە سوپاسان دەکەم ئەکەی با بڵێن بەشە ئاردی مانجی هەفتەم تەواو بووە کەی بڕیارە دەست بە دابەشکردنی بەشە ئاردی هەشتەم بکرێت. سەرەتا بە ناوی خوددا سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران تەنجەرەی کەش هەروەک ئاگادارن ئێمە بەردەوامین لە دابەشکردنی بەشە خۆراک هەم ئارد و هەم خۆراکیش بەسەر هاوڵاتیاندا لە ئێستادا بەشی حوتەم لە هەولێر و دۆکتەوە بۆ لە سلێمانی کەمێکی ماوە ئینشاڵڵا لەم چەند ڕۆژەدا ئەوێش تەواو دەبێ بەشە خۆراک لە سەرانسەری کوردستان تەواو بووە هەندێک لە بەشە زەیت و دۆشاو ماوە لە سلێمانی ڕەنگە ئەویش لەم ڕۆژاندا تەواو بێت و ئەویش بێت دابش بێ ئەمر هاتووە بۆ دابشکردنی بەشی هەشتەمی ئار لەگەڵ بەشی شەشەمی خۆراکیش لەم ڕۆژاندا ئینشاءڵڵا دەست بە وەرگرتنی گەرم دەکەین لە سایلۆکان وە چەند دوسێ ڕۆژی پێ دەچێت تا هاڕدێت لە ئاشەکان و دوایدا دابەشی دەکەیانی سەتای هەفتەی ئایندەی ئینشاءڵڵا دەست بە دابشکردنی بەشی هەشتەمەکەین ئەو بەش ئاردا بێژەرانیش باسییان کرد باز لەو دەکەی کوالیتەکەی زۆر باشتر ئایا بەڕاستی کوالیتەکەی باشتر چونکە گلەی هاوڵاتیان لەوە هەبوو کە ئاردەکان بەشی زۆریان لە بریکارەکانی خۆراک هەردەیان فرۆژنان دێنەوە ماڵەوە بەڵام ئەمجارە ینی دڵنیادن لەوەی کە کوالیتەکەی باشە دەگونجێ بۆ ئەوی بیکەن بەنان لە ڕابردوو لە ئێستاشدا ئەو جۆرە لە بازرگانی هەیە لێ بە ئاردکردن کاتێکە دەیانەوێت پێزیکەن ئاردەکە ناچارن هەندێک دیعاە دەکەن گویا ئاردەکە کەڵک نایە بەڵام ئێمە هەموو ئاردێک هەموو ئاردە بەش ئاردێکە وەری دەگرین پێش ئەوەی دابەشی بکەین لە ئاشەکان هەم بە ساجی ئەرزیەوە بە تەنوری ژیانی بە عمودیشی بە تەپانیش نانی لێ دەکرێت ئەگەر ئەو ئاردە نانی لێنێ دابەشی ناکەین لەبەر ئەوە هیچ بەشە ئاردە بە بێ تاقیکردنەوە ناچێتن لای هاوڵاتی بەڵام هەندێک حاڵات هەیە جاری وایە ئێمە گەنمەکەمان لە کوردستان گلۆتینین کەمە ڕەنگە بێ پێز بێت تۆزێ پێویستی بەوەیە کە تۆزێکی کە لە ئاردی تری تێکەڵکەی بەڵام لە ئەم دێک دووسێ مانگەدا ئێمە ئاردی هەولێر و دۆکمان بە تایبەتی لە کەرکووکەوە بۆ دەگەنمی کەرکک باشترە لە گەنمی کوردستان لە ڕووی گلۆتینەوە بۆیە بە دڵنیاییەوە هەم ئاردەکەی جوانترە هەم بۆ نانیش باشە ئەی سەوار بە بەشە خۆراکی مانجی شەش ئەویان کەی بڕیارە داوشکردووە بەشە سەبەتەی شەشەم چی تێدا دەبێت بڵێ سەباتر بەشی شەشەم بەشە ماوەدەکان هاتوون ئێستا لە کۆکەکانمانان برنجە شەکرە زەیتە دۆشاوە بەڵام ئێستا لەم هەفتەی ئایندە ئینشەڵڵا ئەویش دەست بە تەوزیع دەکەین هەمان مادەکانی پێشووە کە 3 کیلۆ برنجە بۆ هاوڵاتیەک 1 کیلۆ شەکرە لەگەڵ 400 گرام دۆشاوە لەگەڵ 9 کیلۆ نیسی یان 9 کیلۆ ئارینۆ کە لەگەڵیدا لەگەڵ کیلۆیە شەکرا ئەمانە دابش دەکرێن بە بەردەوامی هەیە لە ناو کۆکەکانیشماندا ئێستا ئومێ دەکەین بەڵام یەکشت حەزەکەم لێرەوە لە مایکەکەی ئێوە ڕایگەێنم لە بانگی هەشت ئێمە 4,638,000 کەس بەشە خۆراکی بواتبەوە لەسەر قایمەی مانگی هەشت و فۆرما ئەلکترۆنیەکە کردیبیان بەڵام خۆشببختانە بۆ ئەم مانگە کە ئێستا دابەشی دەکەین لەسەر قایمەی مانگی نۆ دابەشی دەکەین قایمەی مانگی هەشت دابەشەکەم پێشتر بە ئەو هەوڵاتیانەی کە فۆرمەکان پڕ کردبەوە بۆیان نهاتبەوە ئەم مانگە زیاتر لە 19,376 کەس ئضافە بۆ تۆ سەر قایمەکەمان یعنی ئەو هاوڵاتیانەی کە فۆرمیان پڕ کردوتەوە فۆرم ئەلکترۆنیان تاخیر پڕ کردوتەوە یاخود بەشێکی هەر پڕیان نەکردوتەوە بەشە ئارد و بەشە خۆراکی مانجی 6 و 8 وەردەگرن چەندیان زیادمەند دەبن
ئەوەی کە ناوی نەهات بۆ لە قایمەکان ڕۆشتەوە وەرناگیرێت و قەرەبوش ناکرێتەوە بەڵام ئەوانەی کە فۆرمان پڕ کردبووەوە مانگی پێشوو نەهاتبوونەوە ئەم مانگە هەروەکو باسم کرد 7,000 کەس زیاتر ناوەکانیان هاتوۆتەوە لە کوردستان تاوان بەهر بۆ زانیاریتان بە لێرە پێت بڵێم لە سلێمانی 28,629 کەس زیادی کردوەوە سەر فۆرمەکان لە دهۆک 20,570 کەس زیادی کردوەوە سەر فۆرمەکان لە هەولێریش 30,166 کەس زیادی کردەوە کۆی هەمان 79,372 کەس ئەم مانگە هاتوۆ سەر فۆرمەکانی ئێمە ینی ئەوانن کە فۆرمیان پڕ کردوێتەوە مانگی پێشوو بۆیان نهاتبوو ئەم مانگە بۆیان هاتوێتەوە بەڵێ لا بەشە خۆراکی ئارد و خۆراکی شەردووکیان وەردەگرن سپاسن دەکەم نۆزە شێخامل ڕێبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان سارە ئاکەم ئەوە و زانیاریامە سەبارەت بە دابەشکردن سەبەتە خۆراکی شەشەمی هاوڵاتیان و دابەشکردنی بەشە ئاردی هەشتم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ گەیلان سابر زۆر سپاس بە زانیارەکانە.